ئێمە وەکو مامۆستایان لە پەروەردەی تایبەت لە شاری قەزای دەربەنی خانەوە هاتین بۆ شاری هەڵەبجە ناسامان کرد بۆ کتێبی هیمەتێک بۆ پەروەردەی تایبەت کە کتێبێکە لەسەر شێوازی ڕێنمایی بە تیۆری بە پراکتیکی بۆ مامۆستایان و دایک و باوکی مناڵی خاوەن پێداویستی تایبەت ئەو دروستکردنی ئەم کتێبەمان لەو بیرۆکەوە سەر هەڵدا کە ئێمە خۆمان مامۆسای لەگەڵ مناڵی خاوەن پێداویستی تایبەتە بەرکەوتنمان هەیە لەگەڵ خێزانەکانە بەرکەوتنمان هەیە بەداخەوە ینی هێشتا کە کتێبخانەکانی کوردی زمان کتێبخانەکان سەرچاوێکی کوردیمان نییە بە زمانی کوردی دەربارەی پەروەردەی تایبەت و هێشتا کە مامۆساکان کێشەیان لەسەر شێوازی مامەڵەکردن و ڕاهێنان هەیە لەگەڵ مناڵی خاوەن پێداویستی تایبەتە ئەمە کتێبێکی باشە بێ بۆ مامۆسایانی کە لەگەڵ مناڵی خاوەن پێداویستی تایبەتە مامەڵە بکەن و هەڵس و کەوتیان لەگەڵا بکەن. کتێبەکە لەمە خوێندنگەکانە هەموو پارێزگاکان بەردەست یاخود لە پارێزگای هەڵەبجە. سپاس بۆ وەزارەتی پەروەردە کە کارئاسانی بۆ کردوین بۆ ئەوەی کە ئەم کتێبە لە هەموو وەزارەتەکان و بەڕێوەبەرایەتەکانی هەرێمی کوردستانە دابەش بکەیت و سپاس بۆ بەڕێوەبەرایەتی پرۆگرامەکان لە وەزارەتی پەروەردە کە هەڵسەنگاندنیان بۆ کردوین بۆ ناساندنی ئەم کتێبە. ئێستا پێویستە مامۆستایان چۆن مامەڵە بکەن لەگەڵ خوێندکارێکی تایبەتە کە لە پۆلێکا دانیشتووە لەگەڵ ئەو خوێندکارێکی ئاساییە هو ناشکرێ وەکو بەڕێوەبەری پەروەردەی هەڵەبجە ئاماژەی پێیان ناشکرێ خوێندنگێکی تایبەت بکرێتەوە هەموو مناڵەت خاوەن پێداویستیانە بخەیتە پاڵیەک پێویستەکە چۆن مامەڵەیان لەگەڵا بکرێت. مامۆستای بەڕێز خۆی ئەبێ ناوەندێکی پەروەردەیی وەکو قوتابخانە پردێک بێ بۆ ئەوەی کە ڕێگری بکات لە دابەشکردن و جیاکاری مناڵی خاوەن پێداویستی تایبەت لەگەڵ مناڵانی دیکەیە. هەموو مامۆسایەک بەرکەوتنی لەگەڵ مناڵی خاوەن پێداویستی تایبەتەیە ڕۆژ بە ڕۆژ زانیاریەکان گۆڕانکاری بێتێ پێویستەکە پاشخانێکی معریفی باش زانیاریکی باش بۆ خۆی دروستکە بۆی کە بتوانێت ئەسپی خۆی تاو بدات لە بوارەکەیە و بتوانێت بە شێوازێکی دروست مامەڵە لەگەڵ مناڵی خاوەن پێداویستی تایبەتە بکە ئەو کەیسانی کە مناڵی خاوەن پێداویستی تایبەتە هەیە نیشانەکانی زۆر نزیکن لە یەکتریەوە و هەندێک جار کێسەکان تێکەڵی یەکتریەکەی و ئەگەر مامۆستا زانیاری نەبێت لەسەر کێسەکان و زانیاری نەبێت لەسەر حاڵەتەکانی مناڵی خاوەن پێداویستی تایبەت بە دڵنیاییەوە ئەسەمە بێ کە بتوانێت پلانێکی تاکی گونجاو بۆ مناڵەکە دابنێت. لە کۆباسەوە گەر بکرێت کتێبەکە بەرزکەیتەوە پیشانی بێ و چەند لاپەڕێ پێکاتوو و ناوەڕۆکەکەی بەگشتی باسی چێکا بە کورتی باشە کتێبەکە لە 5 بەش پێکاتووە بەشی یەکەمی تایبەتە بە ناساندنێ بۆ حاڵەتانی کە لە بەداخەوە لە هەرێمی کوردستانە مامۆسان و دایک و باوکی مناڵی خاوەن پێداویستی تایبەت زۆرترین بەرکەوتنی لەگەڵ هەیە و بەشی دووەمی تایبەتە بە شێوازی مامەڵەکردن لەگەڵ شێوازی مامەڵەکردنی دایباب لەگەڵ مناڵی خاوەن پێداویستی تایبەتە و بەشی سێمیش تایبەتە بە مامۆستایان لەگەڵ مناڵی خاوەن پێداویستی تایبەتە و بەشی چوارەم و بەشی پێنجەم تایبەتە بە تەکنەلۆژیای فێرکردن و ئەو ئامرازانەی کە بەکار ئەهێنرێت بۆ فێرکردنی مناڵی خاوەن پێداویستی تایبەت. پێویستە هەموو مامۆستایەکەم کتێبەی پێبێت و بیخوێنێتەوە بە تاکید نەک ئەم کتێبە هەمە کتێبی هاوشێوەی وەکو ئەمە کە تایبەتە بە بواری پەروەردەی تایبەت پێویستەکە مامۆستا بە دوواداچوونی بۆ بکەوە بیخوێنێتەوە زانیاری زیاتر وەربگرێت.